لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 1000 پێشێلکاری وشکانی واسمانی بەرامبەر خاکی هەرێمی کوردستان ئەنجامدراوە. دادگای فیدراڵی بڕیاردانی لەسەر سکاڵای یەکێتی لەبارەی یاسای هەڵبژاردنەوە بۆ 4 مانگی شوبات دواخست. تۆمەتبارێک دەستگیر کرا و دەستیش بەسەر ئۆتۆمبیلێکی دزرا و داگیرا. لە تیوار نیوز وسڵاتان لێبێت، من هودام سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ یەکشەممە 21 کانونی دووەمی 2024 جەباریاوەر شارەزای کاروباری سەربازی و مینداری پێشی وەزارەتی پێشمەرگە بە میدیای عێراقیەکانی ڕاگەیاند لە ماوەی ساڵی 2023دا 543 پێشێلکاری وشکانی و ئاسمانی لەلایەن ئێران و تورکیاوە بە هاوبەشی دژی هەرێمی کوردستان ئەنجامدراوە. ئەمەش لە کاتێکدا یە ساڵی 2022 زیاتر لە 629 پێشێلکاری لەلایەن هەردوو دەوڵەتەوە بەرامبەر هەرێمی کوردستان ئەنجامدراوە. لە ئێستاشدا تورکیا بە بیانووی هەبوونی پارتی کرێکارانی کوردستان و ئێرانیش بە بیانووی بوونی پارتە ئۆپۆزسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەک و بوونی بنکە و بارەکەکانی هاوپەیمانان لە لایەکی دیکەوە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و عێراق. لە زۆرێک لە هێرشەکانی ئەم دوو دەوڵەتەدا زەرمەندی سەرەکی هاوڵاتیانی مەدەنی هەرێمی کوردستانن. دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاریدا لەسەر سکاڵاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی یاسای هەڵبژاردنەوە بۆ 4 مانگی شوباتی داهات و دوا بخرێت. ئەم سکاڵایە لەلایەن زیاد جەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی و ئامان شەمعون ئەنجامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پێکهاتی مەسیحی تۆمار کراوە. سکاڵاکارەکەی ئەم کەیسا داوا لە دادگا دەکەن هەمواری 5 مادەی یاسای هەڵبژاردنەکانی کوردستان هەڵبوەشێنێتەوە. ئەم سکاڵەیە چەند مانگێکان لە دادگای فیدراڵی تاوتوێ دەکرێت. با یەکلابوونەوەی شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی یەکلایی دەبێتەوە، بەتایبەت لە پرسی فرەبازنەی هەڵبژاردن و هەڵوەشاندنەوەی یان دابەشکردنی کورسی کۆتای پێکهاتەکان بە سەربازنەکانی هەڵبژاردندا. پۆلیسی نێژنی تاوانی سەید سادق بڵاوی کردەوە لەسەر سکاڵی هاوڵاتیەک و لەلایەن نووسینگەی نێژنی تاوانی سەید سادقەوە تۆمەتبارێک دەستگیر کرا و دەستگیرا بەسەر ئۆتۆمبیلێکی دزراویشدا. دوایەوەی هاوڵاتیەک سکاڵای تۆمار کرد کە لەبەردەم ماڵەکەی لە قەزای سەید سادق ئۆتۆمبیلەکەی لێدزراوە. هێزەکانی پۆلیس لێکۆڵینەوە بە دوادا چوونیان دەست پێ کرد و دوای وەرگرتنی بڕیاری بەڕێز دادوەر توانرا ئۆتۆمبیلەکە لە قەزای ڕانیە بدۆزرێتەوە. کاتۆمەتبار فرۆشت بووی، دواتر توانرا تۆمەتبار لە قەزای ماوەت بدۆزرێتەوە و دەستگیر بکرێت. هەروەها لە کۆتایی ڕاگەیەنراوەکی پۆلیسدا ئاماژە بەوە کراوە لە ئێستادا تۆمەتبار حسین عین لە دایک بووی 1968 با بڕیاری بەڕێز دادوەر و بەپێی مادەی 446 لە یاسای سزادانی عێراقی ڕاگیراوە و لێکۆڵینەوەکان بەردەوامە. سێ هەواڵم پێشکەشکردن، کاتێکی خۆش.